سڵاتانە بێ و کاتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر لە نێو کۆڕبەندی پەروەردەییدان سێمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان زۆر بەڕێز مامۆستا ژیار ئیسماعیل بەڕێوەری پرۆگرامەکان لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام چاپەمانیەکان لەگەڵماندایە. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوە. دیارە باسباسی زیرەکی دەستکردە. بەڵێ. تەواوی کۆڕبەندەکە لێدوانەکان وتارەکان سەرنج و تێبینیەکان قسەکردنە لەسەر بە دیجیتالکردنی پرۆگرامەکانی خوێندن. ئێوە وەک بەڕێوەبەری پرۆگرامەکان لە بەڕێوەبەرایەتی سەربەوزارەتی پەروەردە تا چەند سووتان بینیوە لە زیرەکی دەستکرد، سووتان بینیوە لە بە دیجیتالکردنی پرۆسەی خوێندنی وڵاتانی تر کە بتوانین ئێمەش وەکو ئەزمموی وان سوودیان لێوە ببین و لاسایان بکەنەوە. بەڵێ دەستخۆشیتان لێ دەکەم. زۆر سپاس. بابەتی ژیری دەستکرد بابەتە کە ئێستا هەموو وڵاتە پێشکەوتەکان کاری لەسەر دەکەن و ئێمەش وەکو کوردستان بێگومان بە دەرنین لەو پێشکەوتنە لە ژێر چاودێری جەنابی سەرۆک دکتۆر ئالان حەمەسعید کە ئەو ساڵ کار لەسەر ئەوە کرا بازنەی یەکەمی خوێندن پۆلی 1 تا وەکو 3 بە ئەلکترۆنی بکرێ و کارکردنیش لەسەر پۆلی 4 و 5 بەردەوامە کە ڕاستەوخۆ ئەو بابەتانی لەناو پرۆگرامی خوێندندا هەیە بە ئەلکترۆنی دەکرێت لە ڕێگەی سمارت بۆردەوە لە قوتابخانەکان مامۆستا و قوتابی دەتوانێت سوودی لێ ببینێ. بێگومان ژیری دەستکرد و بابەتی ئای گرنگێکی زۆری هەیە لە بەرەو پێشچوونی پەروەردە و فێرکردن و بۆ ئەوەی ئەو لێشاوە تەکنەلۆژیایی کە بەری کەوتوین و منداڵی کورد و تاکی کورد ئێمە لە کوردستان لی بێبەش نەبین بتوانین لایەنە ئەرێنیەکانی تەکنەلۆژیا و ئەیئا سوودی لێوەرگرین بۆیە لەلایەنی پەروەردە و فێرکردنەوە سوودەکی زۆرمان لێبینیوە و پلتفۆرمەکی زۆر تۆکمە و زۆر نایاب ئامادەیە کە ئەمڕۆ جەنابی وەزیر بە خۆشحاڵیەوە ڕایگەیاند کە ئەوە مژدەیەکی زۆر باشە بۆ قوتابخانەکان و دڵنیام لە داهاتوودا سوود و گرنگی بابەتی ئەیئای و بە دیجیتالکردن یان بە ئەلکترۆنیکردنی پرۆگرامی خوێندن لە ناوەندەکان گرنگیەکەی دەردەکەوێت. کەواتە مامۆستا ژیار دەتوانین چاوەڕێ بکەین لە ئایندەیەکی نزیکدا سیستەمی فێربوون دەبێتە سیستەمێکی دیجیتالی؟ وەڵای لە ئایندەکی نزیک ئینشاڵڵا ساڵی داهاتوو پۆلی 1 تا وەکو 5 کە ئێستا 1 تا وەکو 3 تەواو بووە 1 هەتا 5 سەرەتایی تەواو دەبێ و پرۆژەکەش بەردەوامی هەیە بۆ پۆلەکانی تریش و جگە هەتا دەگەینە ئەو پرۆژێ ئێمەشتی تریشمان هەیە وەکو بابەتی QR کە باسم کردووە لە ڕێگەی QRەکانیشەوە ئێمە هەوڵمانداوە بابەتی ئەلکترۆنی و تەکنەلۆژیا و دروستکردنی چەندین میتۆدی فێربوونی جیاواز بۆ قوتابیەکان بنێرینە ناو ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی چەندین ڕێگەی جیاوازە بێ بۆ فێربوون و لەگەڵ ئەو بەرەو پێشچوونەی سەردەم لەگەڵ جیهان ئێمەش خۆمان بگونجێنین و وەکو کوردستان دوانەکەوین. فێرکردنی دیجیتالی بۆمانایە نییە کە وەلانانی کتێب بێ؟ بێگومان نەخێر لەبەرەوەی ئەو پرۆگرامانی کە لە نێو کتێب هەیە هەمان ئەو پرۆگرامانە بە ئەلکترۆنی دەکرێت و کتێبیش بەو شێوەیە نیە کە بڵێم بە هیچ شێوازێک نامێنێ و دەبێتە میتۆدەک شێوازەک لە شێوازەکانی فێربوون وەکو ئاشکراشە ئێستا هەموو شتێک بابەتی ئەلکترۆنیە هەتا کتێب خوێندنەوە هەتا ڕۆژانە ئەو کورتەنامانی ئێمە لەگەڵ ئازیزانمان دەیگۆڕینەوە هەر بە کیبۆرد و بەنووسین و وەکو جەنابی وەزیریش باسی کرد کاری قەڵەم لێرە کەم دەبێتەوە بۆیە ئەگەر ئێمە چۆن بڵێ پێداگیری بکەین جیلێک پەروەردە دەکەین کە دواکەوتووە لە بابەتی ئەلکترۆنی و بەرەو پێشچوونی سەردەم بۆیە ئێمە پێویستە لەگەڵ بەرەو پێشچوونی جیهان خۆمان بگونجێنین و بێگومان لەو لایەنەوە بەکاری بێنین کە سوودی زۆرە بۆ پەروەردە و فێرکردن. مامۆستا فیدباچی ئەو قوتابخانەی کە وەکو ئەزمموی کاری بە دیجیتالکردنیان لەسەر کراوە فیدباچیان چۆن بووە تا چەند هەم وەکو فێرخواست هەم وەکو ڕاهێنەران وەکو مامۆستایان ئەزمونێکی باشیان لێ پەیدا کردووە یاخود
ئێوە لیان ڕازی بوون. بەڵێ هەموو کارێک لە خاڵی ئەرێنی و خاڵی نەرێنی هەیە بێگومان، بەڵام خۆشببختانە بە دیجیتالکردن یاخود دانانی چەندین شێوازەکی فێربوون لە قوتابخانەکان خاڵی ئەرێنی زۆرترە لەبەرەوەی وا لە قوتابی دەکات زیاتر هەوڵی فێربوون بدا وا لە قوتابی دەکات بە دوای ئەو بەهرانەدا بگەڕێت کە بۆ خۆی هەیەی و خولیا و حەزی پێێتی، بۆیە بێگومانم کەوا فیدباکی باش لایانی بە ئەلکترۆنی دێتەوە و فیدباکە خراپەکانیش هەوڵ دەدەین کە کاری لەسەر بکەین وەکو وەزارەت وەکو پرۆگرامەکانی خوێندن بۆ ئەوەی کەمترین لایەن یان کەمترین خاڵی نەرێنی بدات بەدەستەوە. دەستان خۆش دەست خۆش بۆ ئێوە سپاس بۆ ێش بینەرانی تەلڤیزیۆنی پەروەردەی.